چاویلکە و چاویلکە سازی بوارێکی جیاواز و گرنگ بوارێک لەم ساڵانی دواییدا گرنگی زیاتری پێدراوە لە هەرێمی کوردستان. بازانین چاویلکە بۆ خۆی چییە، گرنگیەکەی چییە لە ژیانی ڕۆژانی ئێمەدا و هەروەها کوالێتەکانیان بە چ شێوازەکە لە هەرێمی کوردستان و چاویلکەی بازرگانی و چاویلکەی ئۆرجیناڵ چۆن لە یەکتری جیا بکەینەوانێ. بەڕێزێک ئەمڕۆ لێرە ئامادەیە کە بەڕێزان چاویلکە سازم خۆشحاڵیەوە. بەڕێز ئاسۆ ڕەشید لە ستۆدیۆ لەگەڵمان دەبێت. کاک ئاسۆ زۆر بەخێر هاتیت. باش بەخێراتی کاک ئاسۆ. زۆر سپاس بۆ ڕێکخستنی بەرنامە. هیوادارم بتوانین لە سەتای دیکەی کوردستانەوە چەند زانێرێک من بە بینەرانمە بتوان سوودمەند بوون لەم زانێرانی ئێمە. زۆر سپاس کاک ئاسۆ بە سەرەتا لەو پرسیارەوە دەست پێ بکەم. بواری چاویلکە سازی چ گرنگیەکی هەیە بۆ ژیانی ئێمە، ژیانی ڕۆژانە؟ بەڵێ ئێمە چاویلکە سازی باوەڵێن وەکو چاویلکە بکەین بە دوو بەشە و دوو بەشی سەرەکی، بەشی پزیشکی و بەشی هەتاوی و بەشیشکەش پێڵێن پارێزگاری سەیفتی. ئەمەش هەر بەشێکە لە ئەو بەشی کە لە بینی هەردووچانە. پزیشکەکان ئەوانەیە کە لەلایەن دکتۆرەکان و مەسەن پشکنینان بۆ کرێ و ئەوە ڕێژەی دەرەجان بۆ دیاری کرێ و بەڵێ بە پێی پلەی چاوەکە دەرەجا بۆ دروستەکرێ و ئەوانەی کە بینینیان کێشانەیە ئەتوان بینن. بەڵێ کەواتە بواری چاویلکە سازی گرنگی خۆی هەیە لە ژیانی مرۆڤەکاندا بەتایبەت بۆ کەسانی کە کێشەی بینینی چاوکزیان هەیە و هەروەها بیانەوێ بڕۆنە دەرەوانێ بۆی کە تیشکی خۆشزان بە چاویان نەگەێت. ڕاستە ئەمە بەشی دوێنم باسکەین بەشی هەتاوی. هەتاویەکان ئەوانەی کە ئێستا کاڵێن هەتاو زیاتر وەرزی هاوینان بیرەکەێت. هاوینان تیشکێکی زۆریە بۆ چاومان زەر بە چاومانەکەێنە پێویستە لەسەر هەموو کەس چای خۆی پارێزێت. باشە کاک ئاسۆ ئێوە وەکو بواری چاویلکە سازی کاتێک کە کەسێک گێتە لای ئێوە ڕەنگە شارەزایکی ئەوتۆی نەبێت لە هەڵبژاردننی چاویلکەکەیە. چاویلکێکی پزیشکی ناکە بڵێ پێوانەکەی بۆ دیاری کراوە لە هەڵبژاردنەکەیە لە کوالیتیەکەیە لە شێوازەکەیە. ئێوە لەسەر چ بنەمایەک هەڵبژاردنەکەی بۆکەن؟ سەرەتا سێری چی ئەکرێت لە ڕوخساری کەسەکە بۆی کە چاویلکێکی گونجاوی بۆ هەڵبژێرێت؟ بەڵێ ئێستا بازاڕی کراوەیە مەزن لە هەموو دەواازەکانەوە چاویلکەی هەتاویەتە ناو شارەوە یان ناو هەموو وڵاتەکانەوە. بەڵام ئێستا ئەوەی کە هەڵبژاردننی چاویلکێکی باش بۆ کەسە هەندێک کەس شارەزایکی باشیان هەیە لەو بوارە مەسەتوانە ئەو چاویلکەی کە لە چاکەن تەنها بە هەستیاری چیان هەستی پێ بکەن. هەندێک کەس چەند تەنها مەسەن لەسەر ڕێگای لەسەر جادێکیان لەسەر دوکانێک چاویلکەی هەڵبژێرێ و لە چایەکە دوای ماوەیەکی زۆر هەستەکە ئەو چاویلکەیە بۆ چای ماندوویەکە. ئێمە هەڵبژاردننی چاویلکەکانمان لە ڕێگایەکی پزیشکیەوە مەسەن جۆری چاویلکەکان بۆ نمونە ئەمە عەدەسانەی کە هەمووی پاسەکەین تایبەتمەندی خۆی هەیە تیشکەکان چۆن تێپەڕێ ئاوا بەم شێوازە فلتەری هەبێت مەسەن جۆر هەیە عەدەسەکانی مادەیەکی بەگەر هاتووە هەندێک کەس هەیە پرسیارەکە مەساڵە چ چاویلکێک باشە. ئێمە ئەو ڕێنمایەکەین و چۆن ڕێنمایەکەین بۆ ئەو شتەی کە هەیەی پێویستە لە چاویلکە وجودی هەبێت. بەڵێ کاک ئاسۆ باسیەوەت کردووە ئێمە ڕێنماییەکەین ویستت باسی چی بکەیت کە کاتێک کەسێک سەردانتانەکە بۆ نمونە ئێمە چەند نمونەیەکیشی لەگەڵ خۆی هێناوە کاک ئاسۆ ئەمڕۆ بەخۆشحاڵیەوە. بەڵێ ئەم جۆرە چاویلکەی بە چی جیاکرێتوانێ مەسەڵەن ئێوە ڕێنمایی کەسەکە ئێمە وەکو شارەزای خۆمان شارەزایکی زۆرمان تەنها زۆر هەر بەر لە مز ئەزای ئەم چاکەیە توانای چەندێکە. بۆ نمونە چاویلکەیە لەوانەیە شکل و شێوازێکی زۆر جوانی هەبێت کە لە چایەکەی بەڵام شکلێکی زۆر جوانێ دیکۆرێکی زۆر جوانە بەڵام لە ڕووی کوالیتی عەدەسە و مەسەن ئیتارەکەەوە ئەوە نییە. بۆچی سێکێم مادەیەکی بڵێن بەکار هاتووە مادەی کۆکرایە مەسەن لەو پلاسکانی کە تێکشکاون ڕەنگە من نرخەکەی $2 $3 یا بڵێن $5,000 بێ بەڵام بای ئەو $5,000 سوودی لێبین زۆر جابێ هۆی زەرمەندیش بۆتەوە وەکو شکل جوانە. بەڵام ئەمە گەر ئۆرجینەڵ بێ هەمان شێواز ڕەنگە نرخەکەی بگاتە بڵێن نرخی با بڵێن بە $100 بەرەو ژوور. بەڵام ئەمە چێ بۆ نەم چاویلکەیە ئێمە بڵێن لە کەناڵەکانیان لە شوێنەکە لە گۆرانی بێژیان کەسی بەناوبانگ لە کلیپێکیان لە گۆرانێکە لە چایەکە ئەی بینین هەومان حەزی لێکیان هەموو زۆربەی خەڵک چاولێکەرەکە. بەڵێ ئەم جۆرە بۆ نمە کە گۆرانی بێژ وەکو باسم کە لە چایەکە یەکسەر بە شێوازێکی زۆر خێرا کۆپی ئەکرێت و ئەخرێتە بازاڕ. ئەنجا ئەو کۆمپانیانی کە ئەمانە ئەکەن هەوڵێن بە خێراترین کات پێش دەستپێشکەری لە پێش هەموو کەسێ بکەن بیخەنە بازارەکەەوە. بەڵام ئایا ئەو کوالیتی کە ئەو کەسە لە چای یان ئەو کەسە بڵێن بۆ دیکۆرێک ڕەنگە شکلەکەی وەکو دیکۆرە بەڵام ئایا ئەو کوالیتی کە ئەو کەسە لە چای کردووە وەکوەیە کە خراوەتە بازارەوە مەسەن سریع
فرۆشێکی سەری هەیە و ڕێژێکی زۆی لێ فرۆشێ بێگومان نەخێت بۆ ساعاتێک بەکاری ناو لە بەڵام خەڵکی زۆر خواچی لەسەر مەش بڵێن کۆمپانیاگەن هەوڵ ێوان کە ئەو کەسانە مەسەن وەکو ڕێکلام بەکار بێن بۆ کە بتوان زۆرترین فرۆشیانە بن لەو چارەکەیە. ئێوە لە فرۆشگاکەتان فرۆشگات هەیە وایە؟ بەڵێ ئەمە وەکو کۆمپانیا وەکو فرۆشگا وەکو کۆمپانیا وەکو فرۆشگا. زیاتر خواست لەسەر ئەو جۆرە چایلکانەیە کە مۆدێلن کە لەلایەن ئەستێرە جیهانیەکانەوە با بڵێن بەکارهێنراون و بە شێوەی بازرگانی دیسانەوە بەرهەم هێنراونەتەوە لەو مادە خراپانی کە باست کە ڕێدوسین و ڕیسایکڵبینیان بۆ ئەکرێتەوە دیسان و دووبارە بەکارهێنرێنەوەرە خواست لەسەر ئەویان زیاترا یاخود لەسەر ئۆرجیناڵەکان ئەگەر هەتان بێ و بەردەست بێ لە لای ئێوە. بەڵێ ئێمە توانین بڵین کامیان زیاترا زیاتر ئۆرجیناڵەکان تەبەن باشترینە بەڵام لەبەر بارودۆخی خەڵک زیاتر ئۆرجینال ڕغبەتی کەمدا لەبەرەوەی کە نرخەکانی بەرزترە بۆ نمونە چارچوەیەکی ئۆرجینال لێ نووسراوە کوجی نرخەکەی باوڵێن لە هێنان و تاگا تێرە لەوانێ نرخی $200 بێ بەڵام هەمان چارچێوە هەمان شێوانی نزیک لەوە کۆپیکرا نرخەکەی بە $5 یان بە $10 ینی ڕاستەکەی زیات ئەمە هەتاوەکانش بە هەمان شیانی هەمان فەرەقەیە بۆ نمونە چارکەیەکی ئاسایی نووسرا کوجی و کوالیتیانی دروست کراوە کوجی بەڵام کوالیتەکەی زۆر جیاواز ینی توانای بڵێ لە سانەوەی فەرقەیە وەکو ئەسڵەکە ئەمە سەرەکی نرخەکەی بە $10 ئەوەی کام بە $200 ئەمە جیاوازێکی زۆریە بۆ نوێسە من ئێمە سەردانی زۆربەی وڵاتانمان کرۆ بۆی کە بتوانین لەو بواری چارکە بزانین ئەم چارکە لە چی و هاتۆ ینی واتە بە دوواداچوونتان بۆ سەرچاوی بەدڵنیاییەوە بۆ نمونە چارکێکی وەکو پێمەتی بڵێن کوجیان دیۆریان ئەو مارکانی کە بەناوبانگن ڕەنگە چارکێکی بڵێن کۆپی کاتی دروستکردنەکەی سعاتێکی پێوچێت بۆ نمونە ئۆرجیناڵێک ڕەنگە ڕۆژی کاملی پێوچێت بۆچی بە مەرحەلی بەڵێ بەچەند فترێکارە پۆڵشی نەکرێت کۆنتڕۆڵەکرێت ئەنجە دوایی ئەو نۆرمادانێ بۆ نمونە ئەگە بتوانم عینەکە ئەگەر نازەم ئەگەر وازەح بێت ئێستا چارگەی کەوتم بەڵێ باشە بۆ نمونە ئەمە کە دروستکرا زۆر جار ئەگە بتوانانی هەر بە لەمس مەسا زۆر جام کۆستمەرەکەی بێت فەرموو زۆر ئەڵێن بە لەمس چاو نوخێن ئەڵامە هەستەکە مادەکەی بەدەستمەوە هینە ئێستا مادەی هەستەکەی مادەیەکی زۆر سووکە بەدەستەوە مادەکەی ئۆرجینال بۆ نمونە نرخی ئەم چارکەیە بۆ نمونە لانێ $150 یان یۆرۆ بێ بەڵام ئەوان نرخەکەی هیچ هەر تاقیبکەینەوە چنوورسانی لەمانێ دەم چایلکانە ئەوەی دەستت بەڵێ ئەمەش هەر کوالیتێکی زۆر زۆر تایبەتیە بۆ منە ئەم چارکێ مەسەن دوو ڕەنگ ئەوانی کە مەسەن زیاتر حەزکەن لە کاتی شۆفێرە مەسەن شتێک سێرکەن بەشی خواری تۆزە کاڵترەمەش تەدیژە بەڵام وەکو باشە کاگەسە باسیۆت کردەوە دوو ڕەنگە بەشێکی تۆخە بەشێکی کاڵ وەکو زانیاریت هەبێ لە سەری ئەوە ئامانج لەوەی ئەمە وەکو زانستێکی ڕاستەکەی بڵێن زانستی چاو بڵێن پزیشکی چاو ئەڵێ ئەم دوو ڕەنگە زۆر باش نیە بۆ چاو لەبەرەوەی کە ئەو ڕناشیانی کەیەن ئەبێ بە پاشی بێن ئەمە وەکو بربەستێک وایە وەکو بڵێن جامپینێک وایە بۆ تیشکەکان زۆر باش نییە بۆ بڵێن ڕناشەکان بە لەم بەشی دوو بەش لەم جوێنتایەتە ناو چاو زۆر تۆبیەن پزیشکیان زۆر ئینە بەڵام وەکو بەکارە مەسن زۆر جار تۆشتە ناو هەوڵێکی داخراوەسە چاکەوە لە چاوەڵام بەشی خوارە ڕوونترە ئەگەر تێ شتێک بخێنیتەوە لە بەشی خوارە ڕوونترە وەکو دیکۆریش تەوان زیاترش دیکۆریش دیکۆرێکی جوانی هەیە بەتەکید بەڵام وەکوتت زیانی هەیە بەڵکو پزیشکیان دوو تەدریجی بێ زۆر هینیە زۆر بۆ پزیشکیان بۆ چاوچکە ئەو ڕناشیانی کە هەیە بۆ چاو تەوان چاو ئەگەر باسێکی باڵێن بیدایەتیش بکەین لە چاوەکە چاو بە ڕناشێ پێویستمان بە ڕناشێ بۆ بینین باشە ئەو ڕناشیانی کە هەیە بۆ تا چه حدێک توانین کۆنتڕۆڵی ڕناشەکەین بە شێوازێکی باش بێتە ناو چاوانە باشە ئەوانەی کە بۆ نمونە لە وەرزەکانە بەکارهێنانی چاوەکەی هەتاوی زۆر زۆر گرنگە ئێمە تەنها ئەڵێن لە وەرزی هاوینە بۆ چاوەکە بەڵام لە هەموو وەرزەکانە پێویستە بۆ لە وەرزی زستانە کە ئێمە لە دەرەوەین بەفرباریوە هەموو زەوی سپی بووە ئەو تیشکە سپیانە زۆر زۆر زیان بەخشین بۆ چاو زۆر بەهێزنانی تەنها یەک ڕناشێتە ناو چاوە ئەمە بێ ئەمە کۆنتڕۆڵیکەن زۆر جار ئەبینی لە فلیمەکانیان لە ئینەکانە لە کاتی بەفرە هەمیان چا عینەکان لە چاوە زۆر لای خۆوان ئەگەر کەسێک عینەی چاوەڵە ئەڵێ هەتاو مەزم بۆ ناڵە تەنها بۆ هەتاو نەخێر بۆ هەم وەرزەکان پێویستە کاتی ئەوەش مەسەن لە شەوانە بۆ نەڕەنگی زەد بەکاریە زیاتر
بۆچکە و ڕناکیانی کەیەن زیاتر کوێکاتەوە ناڵێ بڵاو بێتەوە لەسەر چاوەکە مەسەن بۆ ناو دارستانیا بۆ ناو شوێنی تایبەتی هەر کەسە و بەپێی بەکارنانی چاوەکی شەمسەکە ئەوە بەکارێنێ کە لەو ژینگە ئەژی. بەڵام کاگاسۆ باسی کوالەتیمان کرد وتمان کوالەتەکان جیاوازن بەپێی کوالەتی با بڵێن خەڵک بەپێی کوالەتی خەڵک بەکاری نایانێ با بڵێن بەپێی جوانی زیاتر ئەستێرەکان بەکارێنن ئەمیش دووبارەیە کاتوانێ بەڵێ اینجا باستە بچنە سەر پزیشکیەکان چایلکە پزیشکەکان چی چایلکە پزیشکەکانش ئێستا بووە بە مۆدێل بۆی کە خەڵک بۆ مۆدێل لە چاوی بکات یاخود نەخێر هەر بەپێی پلەی چاوی کەسەکانە و بەپێی ئەوە بەکارێنە دەستخۆش بێ ئەوەی کە بڵێن ئێمە کە باس چاوکی پزیشکیکەین ئێمە گەر بەپێی ڕێنمای ئێم بێ ئێمە توانین ئەوە هەڵبژێرین کە ئەو بڵێن ئەوەی کە پێویستی بە چاوکی پزیشکیە ئەوەی بۆ هەڵبژێرین کە پێویستێتی بەڵام زۆر جار ناتوانانی ئەو زەختە زۆر بخێتە سەر ئەو کڕیاریان ئەوەی کە پێویستی بە چاوکی پزیشکی بڵێ ئیلا بێت تۆ هەڵبژێری ئێمە زۆر جار ناحی پزیشکەکە زۆر گرنگی پێین کە ئەو چارکە مەسەن کە لە چایەکە بۆ نمونە بە ئەمان ئەگەر بۆ ئەمە پزیشکیە جاوا کەڤەریشە بۆ منە ئەو کەسێ ئەم پزیشکە لە چاوەکات ئێمە گرنگی بیان کە سنتەری چاوی بخێتە ناوەڕاستەوە ئێستا ئەو چاوەکەی کە لە چای تو زۆر گونجاوەکە هەڵبژاردەوە بەڵێ لەبەرەوەی کە چاو لە ناوەڕاست ینی زۆر هەندێک کەس هەیە ئاوا مەسەن چاکێک لە چاوەکە بچووکە یان گەورە یان زۆر فەیسی داپۆشیویان لە کاتی بەکاران ئەوە لە پێشۆدانێ ڕێنمایەکەن ئێستا لەم کاتە چاوم چۆ لاوە سەرەوە بەشی سەرەوە ئەمە پزیشکیان زۆر باشنێ ئەنی ڕەنگە سوود لەو چارکێ نەبینێ بۆ مدەتێکی درێژخایەن بەڵێ کەواتە گرنگە بە پێی شێوەی ڕوخساری کەسەکە بە پێی شێوەی چاوی تەنانەت برۆش کەسەکە ئەو چاویل کە گونجاوە هەڵبژێرێت کە لەگەڵ شێوەی دەموچاوی ئاگونجێ خەڵک هەیە کە دوێنەیە بە شێوەی دەموچاو و داوای چایلکێکی با بڵێن هەر بە دوای مۆدلەوە بێ زیاتر هەر جوان بێ و شکڵەکەی جوان بێ و چوزانە بەڕاستی ئەو ڕێژێکی زۆر کەم ئێستا ئەوەی کە چایلکاکە هەوڵە ینی باشترین و جوانترین و ینی بۆ بەردام لە چاک هەوڵە شتێ بێ کە ینی زۆر بە دوایەکەڕێنی هەندێک کەس هەیە بە 5 دقیقە چارجێک هەڵبژێرە هەندێکی ڕەنگە سەعاتنێ 2 ساعت یا مەسەن ڕۆژیش کەش بۆی بێت ینی قەراردانی بەلاوە زەحمەت ئێوە شتێک هەڵبژێرە کە سوودی لەبینیان مەسەن بەلاوە جوامیان دوو دڵە لە هەڵبژاردن ئێمە زۆر جار لە ئاخر کاتە یارمەتی ئەو کەسانی کە بڵێن ئەم چارکە پزیشکە بۆ تۆ گونجاوە ئەمە هەڵبژێری بەڵام ناشتوانی بە زەختی زۆر خێتە سەری کە بڵێ ئەمە ئللا تۆ بێم ئەمە بۆ تۆ نابێ یان شتێک چکە ئەو کەسە حەزی لێ ئەگەر حەزی لەوە بوو ئەو کاتە باکەرانی باشیانی زیاتر لە چایەکە بۆی کە پزیشکیش سوودی نەبێ هەندێک کەس چارەکەمان بۆ کردو بۆ نمونە تۆزێک بڵێن بە نابەدڵی هەم بە دوو دڵی کردێتی دوای مدەتێکی زۆر هاتۆدە لە بڵێن لەگەڵ باوشیان لەگەڵ دایکە وتی وەڵا لەوکە بۆم کردووە لە چاوی نەکردووە لە چاوی نەکردو ینی سێکی مدەتێکی 3-4 ڕوان بۆی کراوە لە چای نەکرد چکە حەزی لێ نەبوو کاتە لەبەرەوە ئەو کە بەڕێز باسی کرد ینی هەوڵی ناین ئێمە زەختین لەسەر ئەو مشترێکە ئیلا تۆ بێ هەڵبژێری بەڵام زۆربەی ئەوانی کە هەڵیش دەبژێرن تا ڕادەیەک ینی خبرێکیان پێکرۆ لە هەڵبژاردننی چارەکە پزیشکەکان بەڵام کاکاسۆ چەند نمونەیەکی ترت هێناوە لەگەڵ خۆت ئەجا با بزانین ئەگەر ئەو نمونەی کیان ئەوەی ناوەڕاستە ئەمان چی ئەوە ئەمان بەڵێ ئەو پەمەیان بەڵێ ئەمە زیاتر ئەو چارکی کەوتم مەسە مادی پلاستیکی تایبەتیە بەڵێ فلەکسیە بەڵێ ئەها چنوور ئەکشێت ئاوایی ناشکێوە نیە ئەمانە مادی معادیتیانێ پلاستیکی زۆر تایبەتمەندیە ئەمە شێوەیە کە ئەسۆ بۆ مناڵە بیان بەڵێ ئەمانە بۆ مناڵانی تەمەنی بڵێن تا 15 ساڵ ئەو قیاسە بەست گەورە شێ مەزن هەمان کەلەر و هەماهین مەزن بۆ نەوە ڕەنگەکە لە چاوەکەی هەندێک کەس لە حەز ناکەم زۆر بە چاومەوە دیار بێ ڕێنجی کاڵەمەر ئاسایە پزیشکی ئەمار ئاسایە ئەجا بازانی لێمانیت کاگاسۆ بەڵێ وەڵا ئەمە هەندێک کەس لە زۆر حەز ناکەم پەزڵ یان دیار بە چاومە ڕێنی کاڵە بژێرێ کەواتە باشە کاک ئەمە کە ئەم دوو شوێنی هەیە بۆ ڕاگرنی دەسەر دەگەڵ ئەمە سەمنیەتی ئەمە حەزم کرد زۆر ئەو پرسیارە کە زۆر ڕوونی کەمەوە جیاوازێکی لە چیا بۆ منە خۆی ئەمە خۆی بڵێن تۆبیان ئەمە ئەڵێن باشتر ئەمە باشترە بڵێن بۆچی شەمەتوانی جێگاکەی دەرئەچێ لێ ئێستا ئەمە باسەکەین ئەمە زۆر جارەوەیە پزیشکیان بۆ تۆبیەکان بە تایبەتی ئەمە توانێت تەحەکومی پیۆکی بەرزنزمێکی بۆی کە بچێت سنتەری چاو
بەڵام ئێستا سیلوتەکە توانی خۆت ڕاگری بەڵێ بەمان بەڵام ئێستا ڕێژەی جاران بوون لە سایە بڵێن لە دوکانەکە ئەگە بگی بە 100 بەشەوە لە 100 هەشتای میتاڵ بوو با بڵێن معدەم بوو تەل بوو لە 120 یان لە 150 زۆر جارە لەو ڕەنجە پلاستیک بوو ئێستا بە پێچەوانەوە ئێستا ڕێژەی پلاستیک لە ناو دوکانەکانمان لە ناو زۆربەی دوکانەکانە لە 180 لە 180 زیادی کرا بەڵێ لەبەر ئەوەی کە بەڕێز باسی کرد بۆ نمونە ئەم سەرلوتانەی ئەم بریجانی ئەمانەوەی کە لە چایەکە ئەوەی کە بەردان لە چایکە ئەزانێ معاناتی باڵێن یان ناخۆشەکانی چاوەکە کە بەلایەوە ناخۆشە کە لە چاوەکەی بۆ مدەتێک هەستەکەی ئەم دوو شوێنە ینی لۆ دەکە لەسەر دوو شوێنە تەنها لەسەر دوو ژێت بەس ئەمە تەوە مادێکی سووکە هەندە مادەیە قورس ئاسنی زۆرە مەسەن مادێکی تیتانیۆمە شێشی کەمە ئەم دوو زەختە لەس ئەم دوو سەرلوتە دروستەکە کەم زەختەی دروست کرد سێکی دوای مادیش کەم زوو لایەوێ عینەکە بەڵام پلاستیکە باڵێن ئەمان لە چاوەوە تۆزە بۆ من پشووکە ئەم پلاستیکە ئەو لۆدەی کە هەیە تەوزیع بە لەسەر لوتەکە زیاتر خەڵک مرتاحترە لەگەڵەمە بۆچی چکە زەختەکە لەسەر دوو نقطە نییە بڵاو بێتەوە کە بڵاویش وانی لۆدەکە کام بێتەوە مریحترە مەسەمانی پلاستیکە بۆ هاوین و هەندێک مادە هەیە ئاسنە لە هاوینانە ڕەنگە گەرم بە لەستانیشە ساردەبانی ئەوەش مادی عادی تایبەتمەندیشی هەیە تایبەتمەندی خۆی هەیە ینی هەیە هەر حەزی لە پلاستیک ینی حەزی لە تەلەوەڵە ئەمانی کە معدەنە چوارچێوەکەی بەکارهێنانەکەی ئەگەر کوالیتیەکەی باش نەبێ کاریگەری دروستەکە بە دڵنیاییەوە ئێستا ئەمە ئەو هەندێک چوارچێوە هەیە کە بڵێن ئەو مشتریەتە لای ئێمە سێرەکەین ئەمەی هەمووی ژەنگی کردووە بۆچی چکە هەر بڵێن بە مدەتێک وای لێ بەڵام سێکی مدەڵم ئەو چاوەکەیە تەمەنی مەسەن بۆنە 3 مانگ یان 4 مانگە ئەلەوەڵا مایەک کردووە بۆ نمونە مەسەن ئیفرازی جسمە ئارەقێتەوە ئەم ئارەکە مەسەن مادێکی تیژە خوێتیایە سێکەم ئیتاڕی وردە خواردووە ژەنگی کردو ئەو ژەنگە زۆر جابۆتە برین برینیانی زەرەری زیاتری بەتەشی چکە ئەو مادی ئاسنەی بەڕاستی ئاسنە مادی ئاسنا مەسەن مادی جیاوازە تیتانیۆمە مەسەن بەڵە ستایل هەیە ئەوە ستیل هەیە ئەوانە کە لەگە پێستا زۆر بەڵێ مادێکی تیتانیۆمە هەنی پوەر تیتانیۆمی خاڵس ینی مادێکی زۆر گرانباو بڵێن کوالیتیە بەیشێک ژەنگ ناکە لەگەڵەوەشە ئەمە هەم کەسپێسە چاکەکان پشۆرێت شتن کاکە زۆر باسی کوالیتیمان کرد زۆر باسی شێواز و شەیپ و دیزاین و ئەمانەمان کرد بە شێوەیەکی گشتی زیاتر باسیەوەت کردوتە زیاتر بۆ مۆدێل بەکارهێنرێ ئەوان کە پزیشکینین باش بە ئێستابێنە سەر نرخەکان نرخی چاویلکەکان بە شێوەیەکی گشتی لە بازاڕەکان لەو کۆگایانی کە چاویلکە ئەفرۆشن لە فرۆشگاکەی بەڕێستان نرخەکان چۆن ئەگەر ئەم چاویلکەی ئۆرجیناڵ نەبێت هەر بە هەمان نرخی ئۆرجیناڵ ئەفرۆشێت نرخەکان بۆ گرفانی هاوڵاتی چۆنە بەتابەت ئێمە لەبەرە جەژنیشان ئێستا تەوەری یەکەمیشمان باسی نرخ بوو جا بابزای نرخەکان چۆن ئەگونجێن لەگەڵ گرفانی هاوڵاتی ئایا گونجاون بەپێی ئۆرجیناڵ و نائۆرجیناڵ بەڵێ ئێمە وەکو خۆمان و کۆمپانیای خۆمان وەکو دوکانەکانیش هەموو کاتێ هەوڵمان ناو یعنی باشترین کوالیتی بە کەمترین نرخ یعنی هەر شتێکی تازەگری لە هەر وڵاتێکە بێ ماچین بۆی یعنی زۆر جار سەفەرێکمان کرد مەسەلەن بەڵێ خۆمان ئەڕۆینە هێنین مەسەن هەر شتێک مەسەن زۆر جار مەسەن لە کۆمپانیەکان و لە لاینەکان و مەسەن شتەکان ئەبینی بەڵام ئێمە ڕاستەکەی زۆر حەزمان لەو شتەنی هەتا خۆمان چۆنڵی بەلەمسیان ببینین ئەو شتە نەکەین قەراری بۆ نانی جاری لەسەر خواستی هاوڵاتی هەندێک جار بەڕاستیە نقطەیەک هەستەکەم باسکەم ینی هەندێک خەڵکی ئیشی خۆینی ئێستا بۆ ئەمەش هەموو کەسمان لەهانە سەفەرکەم وڵاتام گەڕیان لە بوارێکە ئیشکین لە بوارێتە تیجاری شتێکە مەسەن بۆ منە ئیشەکەی من چاویلکە و مەسەن عەدەسات و عینەکە زۆر جارشیدە شوێنێکە مەسەن بۆ منە ڕەنگە بڵێ ئەترم هەیە من ئیشی من ینی سێرەکەم پرسیارێکە مەسەن بۆ منە ئەترێم لەگەڵ عینەکە من ئیشی من یانی ئەوێ بەدەستمە بەزر بەڕاستی هەندێک خەڵک هەیە مەسەن ئیشی خۆی نییە زۆر جار مثلەن 1000 2000 3000 چوارچێ هێناوە لە بازارەکان ماوەتە لە مەغزە ناو هیچی ستۆکانی من ڕەنگە یەک چوارچێ بە 50 سنت نەمەوێت کە نرخێکی هیچیش نییە چکە بۆ لەسەر خواست و هەڵبژاردننی خۆم نەبیان لەسەر ئەو نییە کە من بەدڵمە کە خۆت ئەڵێ ئێمە خۆمان هەڵی ئەبژێرین و ئیهێنین و بە پیکوالەتێکە دیارریەکەین ئەی باش ئەی نرخەکانتان چۆن نرخەکانگونجاون بەڵێ بۆ من ئەو چوارچێ مادەکە دیارریەکە نرخەکە بەڵێ بەپێی مادەکە و شەریکاتیش هەیە مەسەن
طبعا هەتا بە نرخی گرانتر بیکڕی ئینی زیاتر هەتا کوالەتەکەی بەرزتر بێ بۆن ئەم چوارچەیەکە بۆ مناڵانە تایبەتمەندی زۆر ناشکێ هیچ موادێکی ڕسایکردی معادیتیانی بڵێن بەکارات و لە پێستی مناڵەکە تاسیداتی مستەقبەلیان ناکە موادێکی دیانە ئەنتی بەکتریال ئەم بۆ نمونە چوارچێویش نرخی 10,000 چایلکی مناڵ لە چ تەمەنێکەوە هەیە مناڵ خۆی ئێستا بڵێن ئەوەی کە پشکنینی بۆ کرێ بتەوە مناڵ کە لە دایکە بڵێن لە بیدایەتەوە ناتوانانی بەتەواویش کە لێنزی چای زۆر بچووکە بەڵام هەندێک مناڵ یەکسەر ڕاستەخۆ تەشخیصەکرێت لایەن دکتۆرەکانەوە کە مەسەن کێشەی لە عەدەسی چاویەتی ئەوە حاڵەتێکی ترە بەڵام ئاتەن لە 5 ساڵیان بۆ 6 ساڵەوە لە ڕەوزەکان دایانگانیان لە سەرەتایەکانەوە لیژنەکان دەچن لە مەکتەبەکانە ئەگەڕێن بۆنە ئەبینین چای ئەم مناڵە کزە دایک و باوکی ئاگادارن کە سەردانی پزیشکا ئەوەش لە ڕێگەی پزیشکانە مەسەن لە ڕێگەی قەترە و هەندێک فحوسات هەیە بۆ یەکرێت وتر ئەگە پێویستی پێ ئەوە بەردەوام بێت لەسەر چارەکە بۆ 3 ساڵەوەتر بڵێن لە 4 ساڵ 5 ساڵەوە بە گشتی بەڵێ بۆ منە نرخی ئەم چوارچێکە باسمانکە 10,000ێکە ئەمە بۆنە 20,000 بەپێی ئەوەی کە چوارچێژێگاتە مەسەن $200 150 ئەو ئۆرجیناڵ و مارکانە بۆ نمونە ئەو مارکەیە مەسن کەمە هینە ئێرە لەبەرەی کۆستیش کەمێک خێنەزەر هەمان چوارچێوە مەسن لە وڵاتێکی دەرەوە بڵێن لە هەر وڵاتێکە بیبینی ڕەنگە نرخی 350 یۆرۆ بێ لا ئێمە ڕەنگە بە $200 یان 200 یۆرۆ بیکرێ ینی ڕێژێکی 150 یۆرۆ کەمتر لەبەرێکەوە زاری بەشتی زۆر ئەچێت لەسەر وڵاتانە لا وەکو چوارچێوەی تۆبیەکان تقریبا نەگاتە $250 بۆ $300 هەتاوەکانیش تا بڵێن مارکەی ڕیبان هەیە کە خۆی مارکە زۆرە بەڵام ئەوەی کە خەڵک لێرە ناسێ مەسەن ئەلە ڕێیبان مەسەن کوجی دیۆر ئەو مارکانی کە بە ئام زۆر ناوێنە ئیجنا مارکەی کە زۆر کوالیتی زۆر باشە بەڵام لێرە زۆر ناوێ نییە هەتاوەکان تقریبا ڕێیبانەکان $100 125 150 تا 250 ئەڕوا باشە کاکاسۆ بۆ نمونە من چایلکەیەکی لەم شێوەیەکە وتێ کوالیتیەکەی باشە بەڵێ بێکڕبوو بەکاری بێنم بۆ هەر چوار وەرزەکە توانمەوە بەکاربێنم یاخود بەپی وەرزەکانە بێ بەڵێ هەندێک ڕەنگ هەیە بۆ نمونە ڕەنگی ڕەش ئەمە کەڵێن هەتا و شەمسی لە ڕەنگی هاوینە بۆ ئەمە زیاتر ڕەنگی ڕەش و قاوەی تاریک باشە مەسەڵەن وەرزەکانی کە بۆ نمونە ڕەنگی وتمان زەرد بە هیچ شتێک بە ڕۆژ بەکارنانە لەبەرەوەی ڕەنگی زەرد ڕاکی زۆر ڕاکێشە عەدەسی چامان گەورە ئاکە وەزدەرەری مستەقبەلێ بێ ئەمە باش نییە ڕەنگی شین بۆ ئەو کەسانی کە لە ناو دارستانە مەسەن ئەو نیە سیاحەتێکی ناو دارستانەکە ڕەنگی شین زۆر گونجا بۆچی مەسەکە ناو دارستانێکە ڕێی لە بینی دارەکان و هەتاوەکە چۆڵی یەت و ئەڕوانی عەدەسی چاو چۆڵی زۆر ماندۆکە ڕەنگی شینەکە زۆر کۆنتترۆلی ئەو ڕەنگان ناکە بۆ منە ڕەنگەکانی کە ڕەنگی کاڵ لە هاوی بڵێن لە وەرزەکانی بڵێن هەور بارانە مەسەن قاوەی کاڵیان مەسەن ئەو ڕەنگانێنی بەپی وەرزەکان بەڵێ هەوریشە پێویستە ئەمەی لە زستانە لە کاتی هەورە پێویستە چاویلکە بەکاربهێنێت خۆی چاو بە ڕووناکی ئەبینێ بەڵام ئێمە چۆن توانین باشترین ڕووناکی پێویست ڕووناکی بێ بۆ چامان ئەوە کۆنتترۆلەکەی بەدەست چارکەیەکی شەمسیە بۆ نەسە لە تۆ لە دەشتێکی بڵێن لە سەحرایەکی کراوی ڕووناکیی زۆر زیرە بۆ چاو هەومان چامان گرژەکەین بۆچی کە پچووکردنەوەی چاو ئێمە ڕێژێکی ئەو ڕێژەیەمان پێویستە کۆڕناشیە بۆ چاوانیە هەمومان بەسەرمان هاتوکەچینە بە هەتاوەکە چاومە گرژە بۆچی ئەو ماسوولکانی چاوانە جوڵێنین بۆی کەمترین ڕووناکی بۆ چاوان کاکەسۆ ئەو ئامێریکی هێنا بودوت بۆ عەدەسە بەکارێن ئەگەر هەر بە کورتی لەبەر کاتشمان زۆر باشە باسێکی و ئامێرەمان بۆ بکەیت ئەمە بۆچی بەکارێت چۆن بە ئەم چارچەکان باس کرد کە ئەمە مەسەن تۆبیینە ئەجا زۆر گرنگترین شت بۆ بواری پزیشکەکەی تەمان بۆ هەتاوێکەش ئەمە دوایین باسی پزیشکی بکەین ئەو لێنزانی کە باکاریە مەسەڵەن عەدەسانی کە باکاریە زۆر جار کۆمپانیەکان کە دروستیەکەن مەسەلەن سنتەری عەدەسەکە مەسەڵەن هەر ئەوە دەرەجەکەی باڵێن سنتەری عەدەسەکە تاوانیان کوالیتێکی یان ئەو ماتریاڵی کە لێ دروستکراوە زۆر باش نییە هەموو کەس ئەو عینەکە بەبووی دروستکی بە دەرەجەکە لە چایکی ئەبینێ بەڵام ئایا ئەو بینی کە ئێمە ئەمانێ بوون ئەمە بەسمانی ئەوەیە کە ئەو کەسە نەکرێت چۆ کەسە ڕەنگە شارەزای لە سا هەفتای هەبێت لە سا بەس وەکوۆن لە ساسە تۆ عینەکەی بە جوانی پێشکەش بەڵام ئێوە ئەو جیهازە بۆ ئەو بەکارێنن کە ئەوەی پێ بەڵێ ئەو عەدەسانی کە زۆر جار بۆ منە عەدەسانی کێت بۆ منە لە ئەم مواسفاتە نووسە ئەم مواسەفاتێ باشە مەسەن لە 1000 عەدەسەیە کە تۆ فەحسینەکە لانێ 5-6 بۆ نمونە ئەوە نەبێ ینی تۆ ئەیکەی بۆ مشتێکە لێ عەدەسێ ئەو مواسفاتێ
بەڵام کە فحسێکی دڵنیای لەوە کاتە ئەو بۆ پشکنین ئەنجام بۆن ئەم تیشکانی کە هەن بۆن ئێستا ئەمە عەدەسەیەکی نۆرماڵە کە پێشتر هەبووە ئەچە ئەمە بۆنە باشترین یان ئێستا ئاخر ماسفاتی کە عەدەسە دەرچووە ئەمەیە هەم دژەشکان هەم دژە ڕوشان بۆ نمونە ئەمە عەدەسەیەکی ئەتیادی ئەو تیشکانە گە بڵین ئەگەر لێرە وازەح بێ هیچ تەسیرێکی نەکرد ئەم تیشکانی پیا تێپەڕی هەن هیچ ماسفاتێکی نییە تەنها مەسەڵ ئەمە عەدەسەیەکی ئاساییە هەیە بەڵام هەیە ئەتیادی ئەوە بەکارێنە بۆ ئۆرجیناڵە بەڵێ بۆ نمونە ئەمان فلتەرێکی ئەتیادی تا حەدێک تیشکان بۆ نمونە دوو تیشکمان بۆ گەڕاوانی ئەو تیشکانی پێتێن ئاپەڕێک کەس دەرە بە چاوانی فلتەرێ با بڵێن ما خەڵک زیاتر بە فلتەر کۆشی کردەوە بەڵێ تیشکان کۆکاتەوە و فلتەرێکە ئەو کۆکردنەوەی تۆ کاڵی شەوان کەس شۆفێریەکی لایت یا لە چاویان لە جامی تاگە بڵاوێتەوە ئەو فلتەرە کاڵین فلتەر ماڵتی کۆدێکە تیشکان کۆکاتەوە ئەمەش بلوکۆتینە ئەو تیشکانی کێن گرتی و ئەگەر وازەحیش بێ لێرە نقطەیەکی ڕەش دروست بوو ئەم نقطەڕەشە فۆتۆگریشە فۆتۆگری ئەوانەی کە مەسەن کێشەی هەتاویانە کە چوونە بەرهەتاو ئەم جامە بە ڕۆژی هەتاوەکە تاریکە بە ئۆتۆماتیک هەمووکو شەمسیش بەکارێنێ هەمووکو پزیشکێکەش ئەمەشیان کە وتمان ئاخر مواسەفاتە باشترینە ئەنجا ئەمە بۆ ئەم جۆرە هەن ئێمە بەلەمسیان خبرێک بەلەمس ئەزانین کە ئەم عەدەسەیە چەندە کوالیتیە ئەمە کۆڵەتەکەی باشە ئەمە باشترینە ئەمە دژە ڕوشان دژشکانی بە چەپشێک لی ئەم عەدەسەی بە هیچ شێک ناڕۆژێ ناشکێ جا خەڵکی ئێمە چکۆ بڵێن زۆر جار تەبوتۆز و خۆڵمان زۆرە زۆر کەس کێشەی ئەوەی هەیە ئەمە هەموو تیشکانی گرت ئەوەی کە تێپەڕێ بەڵێ بەم شێوازە هیچ شتێک تێنەپەڕیان ئەمە ئاخر مواسفاتە زۆربەی کەس کێشەی ڕوشانی هەیە مەسەن لە پاکردنەوە بە پەڕۆی سرێتەوە خۆڵ زۆرە خۆڵی پێ دوای دووسێ مانگ شوختی تێبم شوختان بەڕازی کە لە چاوکردە بە تایبەتی شەو کە ڕۆژی لیا بڵاو بێت تۆزێک بۆ بینین ناخۆشە کاگاسۆ کاتمان نەما دەستەکانە خۆش سپاس بۆ ڕوونکردنەوەکانت سپاس بۆ زانیارەکانت سپاس بۆ ئامادەبوونت لێرە زۆر سپاس بەڕێز ئاسۆڕەشی چایل کەسا سپاس بۆ ئامادەبوون بەڵێ چنۆر گەشتینە کۆتایی بەرنامەکە بابەتەکانمان پێشکەشکردن بۆ هیوایی کە توانی بێتمان سوودێک بگەێنێت کاتێکی خۆش کاتێکی خۆش و هەر شاد بن و خوا ئاگادارتان بێت.